اش باجار سليمانيه پایتخت روشنبیری ریز و سلاو تایبت اش برنامه نزدیکتر دیسا هاتینه خدمتوا مادام ام هاتینه پایتخت روشنبیری وت ام بچینه آیکونه کو دیارو جهه کی دیار کو هول روشنبیری سليمانيه الفيري خدمتك وقالك زيده دواري هنري وروشنبيري دا پیشکشی هرما کردستانی وقتی کردن کسی دیار جهان کل ویری خدمت کرینه نبتنی جالی هنری و بلکه همه ما مستاجی بینه کدام زنین میوان ما افروکیه و نزیک جان آنم يا الله ما عندنا في ما مستعجل خوش حالهم سركوتو ان شاء الله والله شي جوانا كساتي شي جوان خدمتي شي زور بلام هو كبطال خالي كسي على شي والله تدصرني من الجول دي كل الدنيا بطال والله كبطال لبو ما مستوى اللي بردني كم تاخير وما عندك انا عتادي انا قيتشك لاش تنصاب خير من سرتشاو والله ته والله ام والله دمك درس كراو طبعا بيج رابرين زماني بعزم يمل من تقريبا دواي رابرين هاتو متيريا كم اداري ام دايرين بري وبر بري وبر كل واز بينهم تخوا بري وبر من هوريام حزن لا بوسنيا لا بوست كل بوست خرابه بوست زور الناو بتقول لنا كل ما مستا بس رتابتين الناو ناوكا خلك ناوي كي هي دوي هي بس ما شاء الله ندو نسي ونازنا ياك ناو ما بخاطر عبد الله حمجان يعني عبد الكريم يعني اويسيام تشي يمن دالي من داري نو سرتشل بو باوك نو سرتشل تبع بيرم باوك طبعا بالرحمه به بناكي دينينيه من عبد الكريم سانو ما كان يشاف كل كان حتى جانين فتيش كون كان تصلح حتى حوتي شربنا عبد الكريم محمد توفيق ويشكا طيط لكانش حتى شانو قالين كتقديم بيشكشم كده والله بتسي من باوكم برشانازي وباوكم جوان بو سولسبي بو تشاوشين بو بيانتو حمد جوان ليره المشكله ام سليماني يعني لبر جوانيه كيف يعني وتحمد جوان والله خوي زوج جوان بلا من عايشين ورا سبي بو لا ما شاء الله ما تساوت صوزان كل من تشاوم قهوه كي صوزان بخ والله قهوه ما وين كاك نزيك انا دور بزام قهوه زيتونيه اي والله مو ملا ما بصبا ما عندنا كم هنر ما عنده يكردي انا والله ما قد ما عندنا من هنر قد بلا موازنه هنر هنا لك بو وازتينا والله وصل انا كيف بالبنجاب شو صار كاركم كاري هنريه كم حزكم بزاني باش وخراب كارم كردوا 54 سال بس همو جارك باس ذكري اكثر جنابي مفتش باس ذكري بو والله من بيش جنابي فتش كارم كردوا بلام يتر انواع كارم كردوا التلفزيون كارم كردوا سرشانو كارم كردوا بلام جايين فتش بو ستاندرد سبن صالح حتى كردوا انا 52 سال حفتاويك بلا ايش ما كردوا حتى كردوا ما نوامي شكا تتلاقي اساش جنت سيريكا منال سيريكا بس جندلك ما شاء الله جندل زور استاش حزكم تيم استشانو كتخوا بتشيناوي انا راح حزكم لوي باسي تشيكي جندليان شي علي باسيكم بدليتو دي على ضبط ما بعرف فرول جگل الشانو ما مستا مسرح تشلودو شانو بيشكش كردوا نو درهنا بنوكوا تشلودو اي دراماش مجموعه دراما كارم تاع كردو زور هنرمندا كارم كردو بتابتي او كزود لا يخلق ديار شكاني خوالي خو حسين مصري كبراسي شكاني زور تايبدو يعني براسي يجي شي حسين مصري شي دراما كردو دراما مشاركه من كردو او سيناريو كم كانوا نمتواني قبل سيناريو كم نمكرت اجنا جيل زغنا شمغال غدبلي سمك جيل زغنا كرت كان هولي عليك يكون مش نمكرت نمت ملتزم بحسين مصري بو اون ده ملتزمي بو مثلا خوش الدوي خوش علاقه خوش وستيني علاقه هنر اما علاقه خوش وستي هنر من حسين توما كرت تاريخ حسين مصري درزنا كتو هميشه توما اي بيونديت لك جنز چون اواني استا شي دراما شانو والله بيوندين باشا كلام نقديان باش حال باش من دايم توما بي امر رقا خوش كلمي بو جنجانا براسي جنجي من جنجي هولي جنجي تمني جنجي دون كم تلبينم جنجا كان حسين هنا ما كان يقول زول بينم يدوق بس بداخل ما يك مشكله مانيا الكترينا جين يك مشكله كل لواء بعد يعني هيك اسنو كما بوديني تتمنوجه خلاص او من تناقص اخر مشكله كما لواء اما قرفتك قرفتي كل لواء هورامي لا جس لما يتناق او لا از خلاص هذا كما بوديني دبچك فيربي اف حاجه كرنوته بو هنري شوف تقرت
ئەی باش ئێوە بە فێر یعنی ئەیوە نییە ساعتەکە بە سۆرانی تۆ با دینایەتە سۆرانی من خۆم خەڵکی دۆکەم چای منی فەرمانە بن من ئەو حیوارم کە ئەڵێم زوو توش بە ئێمە مەفروزە هەمووی بادینی فێربین هەورامی فێربین ئەوان سۆرنەی فێربن مەفروزە بۆی لە یەکتری بگەین کورە گوناح بەڕاستی گوناح هونەرمەندێکی کورد لە ڕۆژهاڵی ناسێ کەچی لە دۆ ناسن 54 ساڵ خزمەت خۆشەویستیی تایبەت بۆ هۆنەر و ڕۆشنبیری و خزمەت هەتا بەڕێوەبەتی ئێرە بۆ چ دەگەڕێتەوە سڕێکی هەیە لە منداڵیەوە کەت بووە ناوێ بەڵێ من لە مناڵیەوە ژیانم دوو وێزگە لە ژێنمە گۆزۆگم وێزگەی وەرزش هونەر وەرز بەلامەوە زۆر هەنیان پێشترە وەرزش دوای باسی وەرزش دەکەین بە قوربان من هونەر دوای من لە ناڵەمە 68ەوە لە پەیمانگەت چواردەیەکی 69 یەکەم جار چونە سەر شانۆ بە بڕار و ئەنجام دوایەوە سێم خەڵکە زۆر پێی خۆشە جا مشتیدای مزۆقعای مشتری ڕۆژنجیا بوو لە وڵاتە ڕۆژنجیا بوو دوو ڕۆژ نابوو ئەوەی پیاوان بوو ئێتە وەردە ژن لادا پیا بوو تێکەڵاوی ساپ مشتیلی ژن و پیامانەوە بەس ئێمە هونەرمەندی ئەم میلەتە خەتابارە بە هەمووی بە بادینی بە سۆرانی بە هەورای مووی خەتابارە بۆ خەتابارە ئێمە بینەرمان دروست نەکرد نەمەتوان بینە دروستکەین بە تایبەتی جیلی ئێمە خەتای چیاوە خەتای هونەرمەندە خەتای ئێمە نەمەتوانی من باسی تەکنیکە باسی مۆبایل و باسی ئینتەرنێتوان ناکەن من ساڵی 2007 لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستای گەورە مەحمەد سالار لەگەڵ کەڤاڵخان لە دۆکەوە داوەت کراین چین بۆ ئەڵمانیا داوەتی فەنی بوو فێرقەی داوەتی کردین کە چوین ئەوێ بەڕاستی یعنی ئەوەی کە بەلامەوە سێر بوو ئیشەوە 10 ساڵ نمایشەکە 10 ساڵ بوو بە بەردەوامی بە بەردەم کەچی بینەری هەبوو دوای چوون بۆ سێ خوشکەکەی چیخۆ لە بەرلین مشارەکەکە کابرا چوو تۆڵە بیتاقە نەماوە تی کاکە سێ و سیانی خەڵکی هونەرمەندی کوردستانی عێراق مێناوە وەزەژی بەتوانین کەوچی پیشانمان ئێوە خۆتان مەسەن چ بەرهەمێکتان زۆر دووبارە کرێتەوە مەسەن شانوبی شوێن وەڵایەتر من سەلێنان کە زۆر دووبارە بوو تەقریبی 30 ڕۆژ عەرزمان کرد 30 ڕۆژ بەرهەمێک سەلێنان کرد سەلەینان کرد ئیشەکەیشێکی بە عێراقی بووشەکە کامەرۆڤ مخرج ئیخراجی کرد دەریێنا بوو ستاپەکە ڕۆژە من کاسی کاک ئەحمەد سالار بووم من کاک مامۆستامە ڕۆژە ڕۆژە من بوو ئێتر بینەر ماشا بینەرێکی زۆرمانە بوو من تەسەورەکە ئێمە ئیشمان تەختیم کردووە میراتی کاک تا خەلی بەڕەحمی دەریێنا بوو ئیخراجی کردبوو دەریێنا من مساعدی بوو 40 ڕۆژ عەرزمان کرد ماشەڵڵا تۆڵەی وازم هێناوە ئیشی هونەری ناکەم چیت بۆ بکەن بیکەی دیسان بگەڕێەوە وەڵ هەر نایکەم هەر چێکت بۆ بکەن ناکەین ئەزانی بۆی نایکەم من بۆ خۆمیە مۆزوعەکەم بەڵێم 54 ساڵە کاری هونەریەکەم ئەنێ بەسە من هیلاک نەبوو بە هیلاکی من ئەزانی چیار بۆ ئەو قسەیەکەم داوای لێبوردن لە بینەر و لە ئێوەژەکەم ئەو قسەیەکەم من حەزەکەم میتوان بم گەنجە و لاوانە بن ئەبێ ئێوە لەگەڵیان بن بۆ ئێتیمەقەی ناکە لەگەڵ یان بووی کاکە پیر بوو بێت بەسێتە دەوری باوکی دابین بتەواو نایکەم من ئەڵێم کەلتور بندی بوو زۆر جاوتومە ئێمە مشکلەکمان ئەمە کورد جینۆسایت کرا لە باکوور جینۆسایت دەکرێت لە ڕۆژاوا جینۆسایت لە ئێران جینۆسایت دەکرێت لە کوردستانە پێشڕامی جینۆسایت کراین ئەنفال چیمەباران کراین هەموو کراوین ئەی کووە ئەی بۆ هۆڵۆکۆست بۆ بە هۆڵۆکۆستێکەوە جوولەکە هەموو عالەم باسیەکە ئەی بۆ کورد باسی کورد ناکرێت بۆ باسی کورد ناکرێت دنیا کوردی هەموو ئەساجی بەساتەوە خەتای ئێمە هونەرمەندە نایکی شان و دراما سینەما لە سینەما شتێکی تایبەت لە ڕێیە بەرهەمێک لە دایک دەبێت بەخوا بەرهەمێکم کردو لە ئێران لەگەڵ تابین ئیشەکەی جەمیل ڕۆستەمی دەرهێنەرەکەتی دەنگڵگەکەی خاوەنی 14 سیمی خاوتنە 14 بەرجەم فەزیەکەم یعنی بەرهەمێکی تایبەتە اینجا لەگەڵ ئەوەی کەوات متەسویری وەک مەحموود کەلاری خۆی مەحموود کەڵایە پیان کەلاری ئەمە لە ئەمریکا بانیان کردبووانە کچێکە لە ئەڵمانیا کوردە بانیان کرد و مەلیک ساڵ 2000 ئەمریکا جەمالی کوردستان بوو ئەو کچە ئەوێتە منیش تو دەورم بینی ماڵە ناوە بێ دەوری هەنگاوانێکە بینم ئەکتەری باش کۆمەڵی ئەکتەری باش کۆمەڵی خەڵکی باشمان لەگەڵا بوو مادی پاکتلێکێک لە هەر ئەکتەرە بە گەورەکانی ئێران لەگەڵ دەورم بینی چەندێک بێتەوە بە کوردی قسەی بکردای من کوردەکەم باش و کوردەکە سەقەت بوو لە زمانە لێم بردبووانێ تەمسیلێکی زۆر جوانیانە کرد زۆر متەوازن تا ئێستا پیشان نێراوە مامۆستا عەبدول هەندێک لە هونەر دۆشکی وەرە بەشی زۆری ژیانە تەر هونەر بووە بەس
پیاسەی ناو ژیانی تایبەتی بکەین و پیاسەی ناو سلێمانیش بکەین بارزی خۆتان خێر بن سەر چاو چا لەکوێ بکەین چا کورە بارزی من چوزان وەڵام ئەی خۆی خەڵکی سلێمانیاوێ کورە خەڵکی سلێمانی من خەڵکی هەموو کوردستانم خۆم بەرزمێنە دەڕۆبی بڕۆین بە یارمەتیتان ئەڵێ پێری هەزا ئایم ناتەوە مەسەدا لێ بوردەکانکە نەش ساغ بە سەرکەوتووی مامۆستا وێزگەی ژیانت خۆ مەسەرەن گرنگترینیان هۆنەر و شان و دراما و سینەما بەڵام اختصاصی دیراستان خوێندنتان شان و هۆنەر نەبووە نیە؟ نەخێر بە هیوایەت چی بوو؟ هیوایەتی حەزمان لێ حەسە بە هیوایەت هاتیە ناو هۆنەریان بەڵێ بەڵێ بەزە و هیوایەتە لە کەینەوە هەتبوو؟ وڵە حەسەکەم مە هیوایەتە من دەمێکە لە مناڵی هیوایەتم هەیە لە پۆلی یەکی سەرەتایە هیوایەتی هونەرم هەیە لە فیلمی سینەمای نەمون نەبوون بە بڵی نەمێن ڕێکلامی هەموو سینەماکانم هەبوو دیعایم هەبووە ئەتی ئیشەکان وا بە حەزمە سینەما بووە ئجا یەک شتی بە حەزم دایم زۆر بەجار باس کرد ڕۆژی دەپرسم لە بیدایەتە ژیانما لە سێشەمەوە ناچوم هیچم ناکردیم ئەتا جومعە بووە چل فرسە چوون بۆ چلی ماجد شەید ماجدی برام و عادلی برام لە خۆما برد ئەچین بۆنی تر بۆیمەوە حەزبەنجان ئاسان چوون بۆ سینەما کە و 50 فرسم پێ بوو لە تا پەی مانگەش بڕواتە بێ دایکم هەڕەشەی لێکردن ئەبێ پێش تاوکردن بێنەوە ماڵەوە ژنە لێیم لە ترسی دایکم بە قورئان فیلم بەتەواتی نابینێ بەس جومعە فیلم بەتەواتی بین ئەی لە دایکبوونت سلێمانیە مامۆستایان من لە هەرماڵی باپیرمە دایک خۆم باوکم خۆ لە کەرکوژیەوە دایکم خۆ سلێمانیە یەکە دایک مێناوە دایکم یەکەم مناڵ من بووم تام منەوەبەریان بووم نیوزە کەرگە دایک بووم بێنێتم بە سلێمانی ماڵی باوکی ماڵی باپیرمان لە دایکمەوە لەوێ لە سابقەکە دایکگەر سابقەکە دایک بووم بەڕاستی جەم مشکلی ئەمە میلەتە ئەوەیە کە ئەڵێن ماڵی باپیرم دەیڵ لە ماڵ خۆ ماڵ نەبر دایک بیتە نازانم بۆی لە دایکبوون ماڵی باپیرم دایک مۆزەکەم ئەوەوە بەس شانازی وەڵێم بەڕاستی ینی من خۆم بە تەنها بە خەڵکی ئەو هەموو کوردستان نزانم داخم بۆی خەڵ کەسێک ئەڵێ شارچێتی بەلای من عیبە کەس نابێت شارچێتی بکە خەڵکە شار مخاش سلێمانی شارێکی مقدسە ڕاستەکەی شاری مقاومەیە شاری هەموو شتێک جوان سلێمانی بەڵام سلێمانی کاتێ مقاومەی کردووە مقاومەی هەموو دەسەڵاتێکی خراپی کردووە لەشیان ساغ بێ بەس کەوتت مامۆستا ئافوان کەوتت نۆبەرەی ماڵێ و دایک و بابت بوو یعنی منداڵی گەورەی ماڵێ بووی بەڵێ بەرن گەورەی ماڵێ خۆش بوو یان ناخۆش بوو ها وەڵی من ناخۆشیم نبینەوە بەرچوە یەک لە خێزانەکە تازە بووم مناڵیان کەم بوو من گەورەی خێزانەکە بووم زۆریان خۆشەویستم ئتر ئەو وەختەوا بوو ئێستا نازانم مناڵ ئەو مناڵی جاران زۆر خۆشەویست بوو ئێستاش مناڵم زۆر خۆشەویە ئاەتە نەبەرەوەی تۆ خۆ چەند مناڵت هەیە؟ خۆم سێ کوڕ و کچێکم هەیە سێ کوڕەکەم چاژنێ هێناوە کوڕ کچەکەم لەگەڵ خۆمای شووینەگەرە کوڕێکم لەگەڵ خۆما لە بیناکە خانووکژی ئەویش ما مناڵێنێکی کوڕە گەورەکەم سێ کچێیە ئێستا جان جامیاتەوەکە زانکۆمێکیە چیان لە زان کۆمارە هیچ ئەمسا چە زانکۆ توانای کوڕم لە کۆمپانیای نەو ئیشەکات لە سلێمانی ئەوش کوڕ و کچێکیە بە ناوی نالی و نارین مناڵ نەوانیش کوڕە پچکۆلەکەشم کوڕ و کچێکیە بە ناوی ئاریۆس و هەرسا لە باخچێ داوامەکە لە جابتاوە داوامەکە مناڵێش حەز پێ دەکەم کە باسی نەوەکان دەکەی دڵت خۆشترە زۆر پچکۆلەشمان ێزە ئێلا بابە ئێلا ئێلا جا کوڕە براکەرە بابە عەبدولعایبە مناڵێ بەڵێ ئێلا بەڵێ ئێلا نەوە زۆر خۆشەویستن نەوە لە هەموو شتێ خۆشەویستترن لە منداڵەکانیان زۆر چۆن بوو خوێندنت یعنی تایبەت بوو بە وەرزش بوویە مامۆستای وەرزش هەڵبژاردننی خۆت بوو بەڵای من گوێ لێ حەزەکەم بەشە وەرزش بەشێکە لە ژیانم بنی سەر من وەکو کادیرە کۆنەکانش تەماشاکردم بە شانازی و سێرەکەم چەند جار جایزەی خەڵات کراون لەن وەرزشکارانەوە لەبەرەوەی کەوا یەکەم بەرنامە چشک لە کوردستانە من پێشکەشم کردووە وەکو بێژە ساڵی 91 و ئامادەکە لەگەڵ خوا لێ خۆش بوو بەڕاستی پیاەک لەگە ڕزگار کەمال
تەسویری بۆ کردین فیلم تەسویری بۆ کردین هەڵگوور عارف خوا لێ خۆش بێ لە ماڵەوان تەسویربانە کرد ئامادەیە کرد من لەگەڵ ئامادەمە کرد بەڕاستی بەڵام فترەی کەم لە بێژەری و هەش ماوەتە بەجێ بێشت بۆ من بەڕاستیەکەی ئیشەکەم بۆ نەکەوەمە تاتایە بێ منشم بۆکەوە کورت ئەبێ بەرنامە ورزشێ بێ چۆن پاسم بەرنامە ورزشێکی زەروریە هونەریە بۆ ورزش نەبوو حەز بۆ ورزشە بێت لەبەر خۆ حەزمە ورزش بوو ئێتر ئەوە بوو باڵێن ئەوە بەگەڵ نادی سیروان نایسلێمان ڕێکەوتین ئەوی شەمان جێبەجێکە تا هەشمەمون واز دوای ئێستاش وەرزشوانی حەزم لێتی سەرشە یەکم ئێستاش بەرشەیان ڕیالی ڕیاڵ زیات حەزمە ڕیاڵە حەزمە بەرشەزانی بەرشەش خۆش بەرشە میسی نەماتاوە لە بەرشەتەوە ڕیاڵش بەڕاستی بڕنا ئەی لە جامی جیهانی 2022 وەڵڵای من ئینگلتەرام زیاتر ئەڵمانیا باشە ئیتالیاش بەس بەرازیل حەزەکە بەریسە حەزمە بەڕێزان هەمین بەرازیل بیدۆڕە بەس حەزەکەم بیباتەوە ئەی ئێستا وەرزش دەتوانی بیکەی وەرزشکردن وەڵڵا کورە پیر بووین تەوا لێ بووینە بەڵام بەخوا وەرزش بۆ بۆشە لە ژیانمان جەسرا لەبەری نادی سلیمانی نادی نابوو بۆ زۆر مهمە ژەرموانیان لەبەری نادی سلیمانی سلێمانیە ئێمە بە نادی سیروان بووین بە قورئان بیرم نییە یاری شەخیان یاری شەخمان لێ بردن نادی سیروان ئەمەگە دڵم خۆش بوو ئەوان یاری باران لێ بردینەوە زۆر دڵم ناخۆری ئەمە یاری شەخمان لێ بردەوە یاری شەخمان زۆر مهم بوو یەتر یاری باسکەشمان فرقێکی باشی باسکەبانە بوو ئێمە ئەلموهیم توانیمان ژیانێکی ژیانێ بژین ژیانی وەرزشی تا ئێستاش بەردەوام لە وەرزش بەڕاستی من شانازی بۆکەم کەوە ئەوڕێکانم کە بانگ مەکەن وەکو وەرزکاریشی دێرین بانگ مەکەن بەڵام من شانازی بۆ نازناوە شەکە ناوی دێرینە چەند جارێک تەکلیمان کردم زۆر مەمنونیانم مامۆستا لە تەمەنی گەنجی باسکەم داهاتی کە مەسەنەن لە ڕێی هونەر بەدەستان دەینە بەشی ئەوەی دەکرد ژیانتان پێی بڕێ و بنیان ئیشی دیکەتان دەکرد هەتا ئێستا کچ هونەرمەندێ لە وڵاتە نازم دەکدوانە ناڵێم بە پارەی بەپەری توانێت پاری هونەر بژیم تا ئێستا پاری هونەر نازانمە هەیە نم بە پاری هونەرم بە پاری هونەر نەژیاوە ئەی بەچی بەمان بۆی ماسادێکە مامۆستا بوو مامۆستایەتی فەرمانبەر بۆژم یعنی جگەلەوە ئیشی دیکەتان نەبوو هیچێکمان هەموو چی لەم بەتابەتی کۆمەڵی هونەر و سەونەرژان هونەری وێژە ئێمە ئیشمان کردەوە بە بەلایشمان کرد کەشەهەوایەکی پاییزی ساوزایش خۆشە بەس زیاتر چیان پێ خۆشە پاییز زستان بەهار هاوین پاییزی ئەم پاییزە مختان بۆ خۆشک و بەهار وایە بۆیە جەو فێن کە بێ فێن حەزمی فێن کێمەدای فێنکی ئەی زستان و سەرما و باران زستانش خۆ هەر فەسڵ جینێکی خۆ هەیە بەڕاستی زستانش خۆشە ناخۆش نیە زستان زەم بۆ زستان خۆشە زستان تابیعیە لەبەری هەموو کەس خۆی پێچێتەوە بەس بەداخەوە زستانەوە لە بەرجی فەقی دەڕا فەقیری زیاتر بۆیان هەبوونی من دایم خۆم بە فەقیر دەزانم فەقیر و نێخە پارە پێ نەبێ فەقیری ژیان بدیتە لە فەقیر هەز بە هەموو شتەکانەکەی دەوڵەمەندی نە تو مشکانە بەردەستایە بەس فەقیری هەموو شتێکە بەردەستانی ژیان بە فەقیری زۆر خۆشتر لە دەوڵەمەندی زۆر گەورەتی شەو لای منەوانی خۆشەویستی ئەمە چییە ئەوە ئێمەیە وەڵای پێویستی بەمە ناکرد ئای دەستە خۆش بێ میوە ماشەڵڵا ئەمە میوەیان تیکە و پنتیکەی تێدایە زیاتر خواردن یان میوە و سەوزایی وەڵایەتر من میوەی ساعتەوە بیخۆین ناچارین یانی نشی خۆین پارەمان لێسەن داوەتی تو بنیانی من وەڵا بارزوی حەزکی داوەتی من خواردنی چزانم چەور و خواردن و نان و برنج یان میوە و سەوزای ئەی دەست خۆش چیان بۆ تو بچیان بۆ ماوە وەڵا منیان بۆم حەزم ئالەمانە پێمە زۆر میمە بەر دەستان خۆر سواس بسم وەڵایەتر کاکە ئەمە ئەبێ ئەم شتانش بێ لێرە وەڵای من با پێ بڵێم خواردن شعبی زۆر خۆشە وەکو نسیێ نەخۆشە قەڵپی نەخۆشە برنج خۆشە کورە بەخۆ مریشکی لەگەڵای بێ خۆشە مریشی کوردی بەڵام مریشی کوردی مریشی کورد چەورە ماڵی چوونە بۆ خواردن دروستکردن وەڵش ماڵێمە زۆر باشکە کۆنە منداڵ داکی ماڵان چۆ کۆنەکان زان خۆیان دروستکەن خواردنی باش دروستەکەن ێ بۆ نەوسن دەرچوونێ بەش خۆشەویستی لای تو چه خۆشەویستی
هیچی خۆشەویستی چی خۆشەویستی مرۆڤەکان من مرۆڤ لای من خۆشەویستە مرۆڤ مرۆڤێکی مرۆڤێکەوە ژیانی بریتی بە لە خەڵکی کۆشان بۆ خەڵک دەبێنێ خەڵکا بژی خۆشمێت مرۆڤ بەس بۆ خۆی بژی من خۆشم ناوێت بەس بۆ ژیانی خۆی بژی خۆشم ناوێت ئەی بوو زەواج زەواج حتمێ ئەوە نەی گەنجم دوای باسی توەکەم چۆن ژیانی هاوسەرژی وەڵام حەزەکەم تر زەواج ئەبێ بگە دوێ زەواج نابێژیان چۆ بۆتە سونەتی جان لە زەواج لە ڕێ خۆشەویستی بیان خزمە و وەڵایەتر هەموو شتێ سوتفەیانی بە سوتفای تو چیان بوو سوتفە بوو یان خۆشەویستی وەڵام بە خۆشەویستی و عاشقم نەبوو قەت لە ژیانمە عاشقم بە هونەر بووە ئەوکەی ساش خێزانمە پورزامە لەگەڵما ژیاوە لە هەموو ژیانمە خۆشەویستی بەگەڵا نەبووە بەستا ئێستا جیای ئێستا جیاواز ژن و مێرد و ژیانی هاوسەرگیری جیاواز هونەر لە کوردستان بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەی کە بینیوتە بەڵێ لە چه ئاستێکە ئێم مشکلی ئەم هونەر لای ئەمە هونەر باشە ئێستا کاڵێم هونەر جارە هونەر بۆ هونەر لە جارە هونەر زۆر باش لە وڵاتە جاران ئێتیبان بە کەلتوری ئێرە چاگرنگی بە کەلتور نایرێ بە هونەر ئەو وەختی وەزای جارەی نەمەوە من دەمێت زۆر ڕات چووم بەتابەتی ئەڵمانیا فەقیڕەمین داوەتی کردین منوەکو لە سلێمانی منە داوەت کرد لە هەولێر کاک ئەحمەد سالار مامۆستای بەڕێزم لە دۆش ئەو کەڤاڵجان داوەتیان کرد لە دۆک داوەتی سێ کەس بینەوە سێ شاری هەڵبجەشە و بەشار یان و شاری هەڵبجە کە چووم بە ئەڵمانیا کاک ئەحسان داوەتی کردەوە ئەحسان کوڕی خەڵکی دۆکی ئەحسان خەڵکی دۆکە بەش لە کەرد سلێمانیە ئەو داوەتی کرد بە چوین لەگەڵ فەرقێکی ئەڵمانیا زۆر مەسیحیمان بینی ستایلی مەسیحیمان بینی بەڕاستی ئەوان مەسەلەیەوان شێکی تایبەت لا ئێمەشە مەسەڵ تایبەتین لای من بەنی نییە هەسەن هەچەنە لێرە لە کوردستانی ئێمە زۆر گرنگی بە شان و ئێرێ شانوی سا شانۆش ئەو هینی نەماوە زیاتر خەڵک سێری دراما تورکیەکانەکە دراما ئێرانیەکانەکە بەدەمێت درامە تورکیەکان و هەندیەکان خراپەیان باشن بەڵێت باش و خرا من پێشم وتون جاری وایە من نەموتووە ئێمە بەڕاستی ئێمە لایەمە کورد درامی کوردی نەما بۆ نەمارە من وتومە ئەگەر بێت ساڵی 5 درامای کوردی بکرێت تەلەڤیزیۆنەکان پێویستیان بە درامای ئەجنەبی نابێت ئەو ئاکتەری باشوان نەبێ دوو ڕایەتی وایە کە پێشتر هونەر باشتر بووە لە کوردستان نەکەست زۆر باشتری سارەوەڵە من ڕێیمێتن نازم ڕاکەم ڕاستە غەڵەتە نازم من ڕێی منە پێشتر بۆ هەموو ئیسیحادە بۆ هەموو هینەوانێ هونەر پێشکەوتتر بوو بەتابێت لە هەفتا بە هەفتا چوار هونەر زۆر لەمەوەتە پێشکەوتتر بوو ئەمریکی کە بێڵێ سوالکە جواب بخەچێ تۆ لە ماڵەوە مەسەلەن کە ئێستا ئیش و کار نییە ئیشی هونەریش ناکەی وایە خوێندنەوە نووسین بەشێکە لە ژیانت ئێستایان نە من ناتوان بنووسم بەس خوێندنەوە زۆر ئەساسە من ئوتومە گەنجی سا ڕاستکە مۆبایل هەیە مۆبایل هەموو شتێک نییە خوێندنەوە زۆر ئەساسە میسان دای مێشکێ جۆڵی تیاکە نیساژە خوێندنەوە ئێستاش ڕۆژانە من با پێڵم هیچ کتێبێک دەی خوێنمەوانێ ناتە ماڵی من اینجای بم بۆ کۆمەڵ ژۆنەکەی مەکتەبێک مەیەخەمە مەکتەبەکەەوە چ لێ ماڵە کەس خوێنەوە ناخوێنێتەوانێ بەداخل لە کۆمەڵیش کەم کەسە خوێنەوە زۆر کەس ناخوێنێتەوانێ بین لەگە تۆڕە کۆمەڵەتەکان چوونە لەوێ باشە ها ئەگەر برادری بادینی تەوی فێری بادنی قورئان بۆ تۆ هەر فەیسبوک چیم نییە هیچم نییە من پیاەکەم بۆ خۆم سادۆ ساکارەژی لە ژیان وایە من سەعات شەوە و ئەو باش ئەندازە بۆن و ئەو باش ئەنوم بەس ئێتە بانی کاڵەسم بەلوعاش چێنم کارەباتیەکەیم تووڕێ هەیە لە کورم لە خۆم خۆم فێریش دەکەم فێریش نابم خۆت فێرەکەی فێریش لە تووڕێی لە وەڵا فێریش نابم ڕۆژە بەلاکە زمانەتی بڕێژە بانکە چاچیکە بە 2 ساعت چاکمە بە دەخێت دەدەقە چاچی کرد ڕشتم لە جاتی چاکردنەوە وەزاشم خراپارەڵە بەس وەڵی قسە پێڵێم ئەوە زانی چییە؟ هیچێ چونکە لە هونەر دوورکەتی و بگەڕێەوە سەر مەسرح و دە پیشان و خەریکی هونەر وشان و بە بەلوعاو ها دەڵێ نان بوو نانەوە گۆشت بۆ قەسابڕ ئەتوژەوە بکە دەوادێک بدەم بگەڕێەوە بەخوا ناگازای بۆ ناگەڕێمەوە من 54 ساڵە کارەکەم پێم ئەو خزمەتەوە کریت 54 ساڵەدەوە دیوارەت هەر بوارەکێت شان و دراما سینەما مامۆستایەتی وەرزش
جهت پنجت و دیاره تندرستی و هر باش حتی صبح از بجمت فکر رفت نو یاری تێدەگەم من داوای لێ بوون لە بینەرانەکەم بەڕاستی من لە هەموو تەلەڤیزیۆنێک یا ئادەموانە ئەمەی ئادەمان بەڕاستی خۆش نییە خۆزیوان داوای لێ بوون لە هەمووانەکەم بەڕاستی لێ بوون نێوەژەکەم خۆزگە لە سەردە پیشان و بتان بینینەوە دیسان لە درامەکە نامبینیتەوە ئیشەڵڵا تەمەنە من ئیشێکم لە ئێران کردووە کە پیشانیان دەڵن بە ساخەملان تازەم کۆنا ئەتو میێ بخواز دەفێقی خۆم ئەمەژان خوێ